شاندێک یاوەری سەرۆکی حکوومەتی کردووە لە داڤۆس کە لەوە بەرهێنەران و بازرگانانی هەرێمی کوردستان پێکاتوە. ئێستا یەکێک لە وەبەرهێنەرەکان یاخود خاوەن کۆمپانیاکان کە لە داڤۆس لەگەڵ سەرۆکی حکوومەت لەو شاندایە لەوەیە لەگەڵ ئێمە قسە دەکات. بەڕێز عامر حاجی خاوەن کۆمپانیای گۆڵدن تەکنۆلۆژیا ڕاستەوخۆ لە داڤۆسەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عامر حاجی ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. سەرەتا ئەمەوێت باسی ئەومان بۆ بکەی، ئێوە کە ئاگادار کرانەوە بۆ بەشداریکردنتان لەم کۆڕبەندە ئابووریە جیهانیە چیتان پێوترا، چۆن بانگێشتکران لە هەرێمی کوردستانەوە؟ مەبەستم ئەوەیە باسی هەرێمی کوردستانم بۆ بکەی جارێ، بزانم چی بە ئێوە وتراوەکو خاوەن کۆمپانیایەک؟ هێبار باش چاوان ئەمەوەکی سوەکی صاحب جولدن تكنولوجي الدورجات من الهيرس مال ستار هاوس اما كم تمثال اما ستار متطوره ام كم معمل ضئيله في الشرق الاوسط. بەڵێ کاک عامر، نازانم ئەگەر هاوکارانم پێم بڵێن دەنگی باش دەبێ خود بەردەوام بم لەگەڵی، چکە دەنگی بە باشی ناگاتە لای من. کاک عامر بەردەوام بم لەگەڵی باشە. کاک عامر، ئامانجتان لە بەشداریکردنی ئەم کۆڕبەندە چییە؟ ئێوە شاندێکن یاوەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن، دەتانەوێت چی بکەن؟ ئامانجتان چییە لەوێ؟ مەسوێت بگەهین ئەفغان وڵاتی داڤۆس، ولاطي اوروبا داڤۆس، ام كاين انه كردستان متطوره مع او كارجاهين او معملتين في تطور كردستان. سەرۆکی حکوومەت دەڵێ ئێمە دەمانەوێ سەرچاوەی داهاتمان فرەچەشن بکەین و کار بۆ ئەوە دەکەن و بەرهێنەری زیاتر بێتە ناو هەرێمی کوردستان و بۆ هاوکاریکردنی حکوومەت لە هەرێمی کوردستان پێویستیان بە کەرتی تایبەتە. ئێوە دەتوانێت چۆن هاوکاری حکوومەت بکەن؟ أمد حاضرين مدفيت أمتك يعني أفكار ورقي بين ولاطي أوروبا وبين كردستان وهيدي بيتنبش ئەو بەرە چۆن هەرێمی کوردستان دەبەنە پێش؟ ئێوە چی دەکەن؟ ئێوەن خاوەنی کۆمپانیای گۆڵدن تەکنۆلۆژیان. بله مدفيت أم أفكار ورقي زيرا ناو داڤۆس مدفيت أم تطوري بالتكنولوجيا الكردستاني مع كردستاني مدفيت مزانا اف تكنولوجيا هاي الكردستاني معملها هاي ومش بيش كفتي. کاک عامر، تۆ لە بوارەکەی خۆتدا چاوت لە چییە بۆ ئەوی بهێنیتە هەرێمی کوردستان؟ چ شتێک سەرنجی تۆی ڕاکێشاوە بۆی گوێت لە منە؟ کاک عامر، وەڵی لە دەوری تۆ دەنگێک زۆر بەرزتر و زاڵترە بەسەر دەنگی من و تۆیە. هیوادارم گوێت لە من بێ بۆی ئەم پرسیارەش بکەم. کاک عامر، وتم چ شتێک سەرنجی تۆی ڕاکێشاوە بۆی بوارەکەی خۆت فراوانتر بکەیت و بهێنیتە هەرێمی کوردستان؟ مدفيت عندك لباش شركاتها وبين كردستان. بله بەڕێز عامر حاجی خاوەن کۆمپانیای گۆڵدن تەکنۆلۆژیا، سوپاس دەکەم لە داڤۆسەوە ڕاستەوخۆ لەگەڵم بوویت.